ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی دایکانی دادخوازی بۆکان لەسەر مەزاری مستەفا شەعبانی. لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی بۆکان و مەشەد. چوونەسەرەوەی کێشە کۆمەڵایەتیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. ناڕەزایەتی خانە نشینکراوانی کشوەری لە تاران. هێرشی هێزەکانی ڕۆژین بۆ سەر دانیشتوانی گوندی گۆتبۆن لە قاسرقەند و پشتیوانی نەکردنی ڕووسیە لە کۆماری ئیسلامی لە ئەگەری هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران. کۆبوونەوەی دایکانی دادخوازی بۆکان لەسەر مەزاری مستەفا شەعبانی. ڕۆژی سێشەممە 19 خاکەلێوەی 1404 هەتاوی دایکانی دادخوازی شۆڕشی ژینا لە شاری بۆکان لەسەر مەزاری مستەفا شەعبانیدا کۆبوونەوە. لەو کۆبوونەوەدا دایکانی شەهریار محەممەدی، ئەمجەد عنایەتی، هەژار مامخوسەوی، هیوا جانجان، هێمن ئەمان و ئیبراهیم شەریفی بەشدار بوون و وێڕای ڕێزلێنان لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی بۆکان و مەشەد ڕۆژانی دووشەممە و سێشەممە ڕێکەوتی 18 و 19 خاکەلێوە حکمی ئەعدامی 6 بەندکراو لە زیندانەکانی بۆکان و مەشەد بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و سیاسی عەقیدەتی جێبەجێ کراوە. بە پێی زانیاریەکان ڕۆژی دووشەممە بەندکراوێک بە ناوی سەید تەها حسەینی کە لە تەمەنی 18 ساڵیدا بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و بۆ ئیعدام مەحکوم کرابوو لە زیندانی بۆکان لە سێدارە درا. لە لایەکی دیکەوە 5 بەندکراوی سیاسی عەقیدەتی بەلوچ بە ناوەکانی فەرهاد شاکری، عەبدوڕەحمان گورگیچ، عەبدولحەکیم عەزیم گورگیچ، مالک فەدایی نەسەب و تاج محەممەد خۆرماڵی بەبێ دوایین دیدار لەگەڵ بنەماڵەکانیان لە زیندانی وەکیلاوای مەشەد ئیعدام کراون. چوونەسەرەوەی کێشە کۆمەڵایەتیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا دوو ژن لەلایەن هاوژینەکانیانەوە لە تاران و ژنێک و دوو منداڵەکەی لە ئیلام لەلایەن هاوسەرەکەیەوە بە بیانووی کێشەی خێزانی کوژراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پیاوێکی خەڵکی ئیران هاوسەر و دووکڕەکەی خۆی بە چەک کوشتووە و دواتر خۆکوژی کردووە. لە شارستانی فاڕۆج لە خوراسانی شوماڵی پیاوێک بە بیانووی کێشەی خێزانی ژنە تەمەن 39 ساڵەکەی کوشتووە. هەروە لە شاری تاران پیاوێک لە نێو خەودا ژنەکەی بە چەک کوشتووە و دواتر داوای یارمەتی لە براکەی کردووە بەڵام لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. ڕاگررتنی سزای سێدارەی شاهین وەساف لە زیندانی ورمێ. حکمی ئەعدامی شاهین وەساف لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری سەڵماس لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە ڕاگیراوە. شاهین وەساف لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شارستانی سەڵماس دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرا. ڕۆژی ڕابردوو حکمی ئەعدامی و شارۆمەندە لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە هەڵوێشێنراوە و پەروەندەکەی بۆ بە دوواداچوونی زیاتر ڕەوانەی لقەیەکی دیکەی دادگای ئینقلابی ورمێ کرا. ئازادی موراد وستوار بە دانانی بارمتە لە زیندانی نەغەدا. ڕۆژی سێشەممە 19 خاکەلێوە هاوڵاتیەک بە ناوی موراد وستوار خەڵکیاوایی پەسوێی سەربەشاری پیرانشار بە دانانی بارمتەی 4 ملیار تمەنی بە شێوەی کاتی لە بەندیخانەی نەغەدا ئازاد کرا. بەیانی ڕۆژی دووشەممە یەکی ڕێبەندانی 1403 هەتاوی هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردە سەر ماڵی موراد وستوار و ئەو هاوڵاتیان دەست بەسەر کرد. ڕۆژی ڕابردووە و شارۆمەندە خێزاندارە پاش کۆتایی خۆناغەکانی لێپرسینەوە لە گرتوخانەی تڵاتی ورمێوە بۆ زیندانی نەغەدا ڕاگەزرا. ناڕەزایەتی خانە نشینکراوانی کشوەری لە تاران. ڕۆژی سێشەممە 19 خاکەلێوە خانە نشینکراوانی کشوەری لە شاری تاران دژمەنەدانی حەقی دەرمان ناڕەزایەتیان دەربڕیوە. خانە نشینکراوانی کشوەری لە بیمەی ملەت بۆ دەرمان کەڵکوەردەگرن و ماوەی 1 ساڵە بیمەی ملەت هەزینەی دەرمانیانی پەرداخت نەکردووە. ناڕازیان ڕایانگەیاندووە ڕێژەی حەقدەستەکانیان زۆر کەمە و ناچارن لە شوێنی دیکەش کار بکەن. بەو حاڵەشەوە
توانایی دابینکردنی سەرەکیترین پێداویستیەکانی ژیانیان نییە و سەری مانگ هیچ پارەیەکیان بۆ نامێنێتەوە تا لەو ڕێگەیەوە هەزینەکانی دەرمانی پێپەرداخت بکەن. ڕادەستکردنی کارگەیەکی نەساجی قایمشار بە کەرتی تایبەت. بە پێی راپۆرتی میدیاکانی نێوخۆی وڵات، شارەداری قایمشار لە کردەوەیەکی نایاساییدا یەکێک لە کارگەکانی کارخانەی نەساجی ئەو شارەی بە کەرتی تایبەت فرۆشتووە. بە وتەی کرێکارانی ئەو ناوەندە، شارەداری قایمشار خاوەنی 99 لە سەتی پشکی کارخانەی نەساجیە، بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا یەکێک لە کارگەکانی ئەو کارخانە بەڕووبەری 6 هێکتارەوە تەنیا بە نرخی 419 ملیار تمەن بە کەرتی تایبەت فرۆشراوە. دیاریکردنی ئەو نرخە لە حاڵێکدایە کە بەهای ئامێرەکانی نێو کارگە و زەویەکەی بە تەنیایی زیاتر لەو نرخەیە کە بۆی دیاریکراوە. کرێکارانی شاغڵ لەو کارگە بە میدیاکانیان وتووە نیگەرانەی چارەنووسی پیشەی و معیشەتی بنەماڵەکانیان و شارەداری لە ئاست ئەو بارودۆخە بەرپرسیار دەزان. هێرشی هێزەکانی ڕۆژیم بۆ سەر دانیشتوانی گوندی گۆتبۆن لە قەسرقەند. ڕۆژی سێشەمە 19 خاکە لێوە چەند ئۆتۆمۆبیل لە هێزە چەکدارەکانی ڕۆژیم هێرشیان کردوتە سەر دانیشتوانی گوندی گۆتبۆن لە شارستانی قەسرقەند و چەند کەسیان بریندار کردووە. بە پێی راپۆرتی حاڵوەش، هێزە ئینتیزامیەکان بە هاوکاری لیباش شەخسیەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر دانیشتوانی گوندی گۆتبۆن و چەندین کەسیان داوەتە بەرلێدان و 5 شارۆمەند لەوانە منداڵێکیان بریندار کردو. خۆپێشاندانی خەڵکی میسر بۆ پشتیوانی لە خەڵکی غەزە. ڕۆژی سێشەمە خەڵکی مسر لە بەردەم دەواازەی سنووری ڕەفەح کۆبوونەوە و پشتیوانی خۆیان لە خەڵکی غەزە دووپات کردەوە. هاوکات لەگەڵ کۆبوونەوەی خەڵکی مسر لە بەردەم دەواازەی سنووری ڕەفەح، شارۆمەندانی مسر لە شارەکانی ئەلعەریش و پۆرت سەعید دژ بە دەوڵەتی ئیسرائیل خۆپێشاندانیان کردووە. ناڕازیان بە وتنەوەی دروشمی فەلەستین خوێنی تۆ خوێنی منە و مافی تۆ مافی منە، هێرشەکانی ئیسرائیلیان بۆ سەر خەڵکی غەزە بە توندی شەرمەزار کرد و خوازیاری کردنەوەی دەواازە سنووریەکان بۆ گەیاندنی یارمەتی بە لێقەوماوانی شەڕ و ڕێگری لە گواستنەوەی دانیشتوانی غەزە بۆ وڵاتانی دیکە بوون. راپۆرتی ڕێکخراوی جیهانی بێهداشت لەسەر گیان لەدەستانی دایکانی دووگیان. ڕێکخراوی جیهانی بێهداشت لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە لە ساڵی ڕابردوودا بەلانی کەم 300,000 ژن لە سەرانسەری جیهان بەهۆی دووگیانی یان لە کاتی منداڵبووندا گیانیان لەدەستاوە. ڕێکخراوی جیهانی بێهداشت هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی بێهداشت سەبارەت باڵقشانی ڕێژەی گیان لەدەستدانی ژنانی دووگیان هۆشداری داوە و ڕایگەیاندووە لە ساڵی 2025دا بە دروشمی دەستپێکی تەندروست داهاتوێکی پڕۆمێت بەرەو گەشەپێدانی سەلامەتی دایکان و کۆرپەڵەکانیان هەنگاویان ناوە و داوا لە دامەزراوە مەدەنیەکان دەکەن بۆ گەیشتن بە ئامانجەکانیان یارمەتیان بدەن. پشتیوانی نەکردنی رووسیا لە کۆماری ئیسلامی لە ئەگەری هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران. ئاندرێ رۆدینکۆ، جێگری وەزیری دەرەوەی رووسیا ڕۆژی سێشەمە ڕایگەیاند لە ئەگەری هێرشی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی وڵاتەکەی پاڵپشتی لە ئێران ناکات. هاوکات لەگەڵ پەسەندکردنی گرێبەستی استراتیژیکی نێوان ئێران و رووسیا لە پارلەمانی وڵاتە، جێگری وەزیری دەرەوەی رووسیا بە میدیاکانی ڕاگەیاند ئەگەر ئەمریکا هێرش بکاتە سەر کۆماری ئیسلامی، رووسیا خۆی لە ئاست پشتیوانی لە ڕژیمی ئێران بە بەرپرسیار نازانێت و تەنیا دەتوانێت سەبارەت بە کاریگەریەکانی ئەو هێرشە لەسەر ناوچەکە هۆشدار بدات. رووسیا نایەوێت تێکەڵ بە کێشەیەکی دیکەی هاوشێوەی ئۆکراین بێت و باشترین ڕێگە چارە دانوستانی هەردوولا و ڕێککەوتنە. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە پەرەسەندنی گرژی و ئاڵۆزی لە نێوان چین و وڵاتانی ڕۆژاوایی. هاوکات لەگەڵ شەڕی تاریفەکان لە نێوان چین و ئەمریکا. ئەرتەشی ئۆکراین ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند کە چەند سەربازی چینیان لە دۆنێتێکس دەست بەسەر کردووە کە بە قازانجی ئەرتەشی رووسیا شەڕیان کردووە. ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ لە وتووێژ لەگەڵ میدیاکانی ئەمریکا ڕایگەیاندووە کە لە بەرامبەر دانانی تاریفەی 50% چین بەسەر کاڵای هەناردەکراوی وڵاتەکەی 4% تعرفەی بەسەر کاڵای چینیدا داناوە. هاوکات لەگەڵ شەڕی تاریفەکان، بازاڕەکانی بورس لە سەرانسەری جیهان و بە تایبەت وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا بە ڕێژەی 46% زیانیان بەرکەوتووە. لەلایەکی دیکەوە زێلێنسکی سەرۆکۆماری ئۆکراین بە میدیا نێودەوڵاتیەکانی وتووە کە چەند سەربازی چینیان لە ناوچەی دۆنتێکس کوشتووە و
سێ سەربازی دیکەیان دەست بەسەر کردووە و ئەو بابەتە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی ئەوروپا و ئەمریکا لەگەڵ چیندا دەنێت. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.